خراپی کەرتی تەندروستی لە ناحیەی تەکیەی سەربەقەزای چەمچەماڵ هاوڵاتیانی ناحیەکەی نیگەران کردو و پێیان وایە لەگەڵ ئەوەی کەرتی تەندروستی کەرتێکی هەستیارە و پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە، بەڵام حکوومەتی هەرێم وەکو سەرجەم کەرتەکانی تر ئەم بوارەشی فەرامۆش کردووە. تەبەن لە هەموو دنیاوە باوە کەرتی تەندروستی کەرتێکی زۆر هەستیارە، بیمەی تەندروستی بێ بۆ هاوڵاتیانی دابین کرێ لەلایەن حکوومەتەکەیەوە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕای نەبوونی بیمەی تەندروستی هەستاوە بچووکردنەوەی بنکە تەندروستیەکان لە ڕێگەی ئەوەی گواستنەوەی دکتۆرە پسپۆرەکان هەر لە هەموو بوارەکانە هیچ بوارێک نییە دکتۆر دابین بکرێت لەم بنکە تەندروستی تەکەیە سەر ڕای ئەوەی لەسەر 5,000 هاوڵاتی لەم شارۆچکەیە دانیشتووە، هەروەها کۆمەڵە لادینی چینی لەسرە بوونی ئاوارەیەکی زۆر لێرە پێویستی بە داودەرمانێکی زۆر هەیە ئەم بنکە تەندروستیمە لەگەڵ ئەوەی 24 ساعتیە، بەڵام ئێستا داوامەکەی هەم کەمە لەبەر خەیرانی موچەوە دووەمیش کێشەی نەبوونی دکتۆرمانەوە بۆ 3-4 مانگەچیە دکتۆر لێرە هاتوچۆی ئەم بنکە تەندروستیە ناکات. ڕاستە کێشەمان ێزگار زۆرە، بەڵام کەرتی تەندروستیەوە لە هەمووی گرنگترێکە، نە دکتۆرێکی پسپۆڕی وامان هەیە لەم بوارەدا لێرانە بتوانە کارێکی وا بکە کەونە خۆشایە چن بۆیانە چلەوەی باش بن بگرە خراپترە بن و جۆری کوالێتی دەرمان لێرە دیاریکراو نییە، مارکەی دەرمانەکان لۆگۆی شەریکەی لەسەر نییە ئەفو و جاری وایانی تۆ دەرمانی کە وەرگرتووە سەیرەکی تاریخی زۆر زۆر نزیکە بەسەرچوونانی ئەو ئیشە ناکە کە تۆ پێویستە و دو ئەوەش کەسێکی پسپۆڕ لەو شوێنیان نیە، کەسی شاو لە شوێنی شاو نییە. وەڵای من شەو خۆم هاتم داکەم تەنگە نەفەس بوو، هیلاک بوو، حاڵی خراپ زەختی بەرز بوو کە نام بەس پۆلیسێکی لێ پۆلیسیشی بە زمان وتم کاکە دکتۆرێک ئەو حاڵەتەمان پێ نەخۆشە، داکەم زۆر هیلاکە وتیان وەڵای کەسی دێنێ قوفڵێک لە خەستخانەکە درابوو، ئەو خەستخانەکە قوفڵێکی لێ درابوو بەپەروەردم بۆچم سماڵ بڕوا بکە لە دەخە ساعتە بۆ مردن، بەڵام تر خوا گەورە دابردم لێ دەرشتان بۆ دانا باش بوو. جێگری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵیش هۆکاری نەبوونی پزیشکی پێویستی لە مەڵبەندی تەندروستی ناحیەکە بۆ نەبوونی دامەزراندنی پزیشکان لەلایەن حکوومەتەوە دەگەڕێنێتەوە و ئاماژە بەوەش دەکات لە هەوڵدان بۆ دامەزراندنی چەند پزیشکێک بۆ ناحیەی تەچێ و چەند مەڵبەندێکی تری تەندروستی سەر بە بەڕێوەبەرایەتیەکەیان. یارم گرفتە دەگەڕێتەوە بۆەوەی کە حکوومەت لە ئەم ساڵ و لە ساڵی ڕابردووە هیچ دکتۆرێکی دانەمەزراندووە و بۆ خۆتان نەزانن دکتۆری شێکێکە لەو بوارانی کە هەمیشە پێویستە دامەزاندنی بۆ هەبێت. دیارە هەر لە تەکی کاکەمەند لەو ناحیە ئێمە گرفتمان نییە، ئێمە لە ناو ناحیەی شۆڕش گرفتمانەیە، زۆربەی مەڵبەندەکان ئێستا دکتۆری لێ نییە. دیارە ئێمە هەوڵماندا وەکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ سەری خۆمان ئاگادار کردوەوە لەم کێشانە. ئێستا لەو مەڵبەندانەیە ئێمە کادری پسپۆڕی خۆمان کارمەندی تەندروستیماندانا و نەخۆش دەبینێ کەمە لەوانێ لە ڕووی یاساییەوە 100% گونجاو نەبێت، بەڵام من پێیان ماوتووە بە پێ ئاسی زانیاری خۆیان نەخۆشەکان ببینن و ئەوەی کە لە دەسەڵات و قودرەتی ئەوانە نیە ڕەوانی نەخۆشخانەکانی چەمچەماڵیان بکەن بەشی فریاکەوتنی خێرە. کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت و بەهۆی ئەم کێشە و گرفتانش کە ڕوبەڕووی کەرتەکە بووەتەوە هاوڵاتیان زەرمەندی یەکەمن، بێدەنجی حکوومەتیش لە بەرامبەر چارەسەرکردنی گرفتەکانی تەندروستی ئەوەندەی تر هاوڵاتیانی نیگەران کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکەی سەربەقەزای چەمچەماڵ.